سڵاوتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست قوتابیانی ئازیز. طبعاً ئێمە ئێستا هەڵەسین بە ئامادەکردنی ڤیددیۆیەک بۆ ئەو قوتابێ بەڕێزانەی کەوا ناویان نەگەڕاوەتەوە یان ئەگەر ناویان گەڕاوەتەوە ئافۆن ناوێن نەگەڕاوەتەوە یان ئەوتانی فۆرمیان ناردووە بەڵام فۆرمەکانیان نەگەیشتە وەزارەتی خوێندنی باڵا، پێویستیان بەوەیە قسمێک بۆ خۆیان هەڵبژێرن تاوەکو ڕۆژی یەکشەم چ ئەوەی بە فۆرم تەوزیعکردن توانیان پێشکەش بکەنەوە جارێ دیکە بۆ زانکۆڵاین یا ئەوەتانی لە ڕێی ئەعتراض و ئۆنلاینەوە تەقدیم بکەن بزانن چ قسمێک وەریان نەگرێ کامی باشە کۆنمرەکەیان لەگەڵ چ بەشێکە ئەگونجێ. بۆیە هەڵەسین بە ئەوەی یەکەم جار ئەبێ بچین لێرە ئەنووسین ڕێگەی زانکۆ یەکسەر کە ڕێگەی زانکۆماندا ئەم سایتەمان بۆ کردەوە وەکو ئەیبینن لێرە چوونە ژوورەوە هەڵەبژێرین بەم شێوازەیە ئەوە یوتیوبە و فەیسبووکە یان با بڵێنینە ئەلێرە نووسراوە چوونە ژوورەوە بۆ پێشکەشکردنی داخوازی نامە کلیکی لەسەرەکەین دێن ئەلێرە کۆدەکەمانە نووسین پاشان ئەلێرە وشەی تێپەڕەکەمانە نووسین دێن ئەلێرە ئەو پیتانە وەکو خۆی کە کەپیتەڵە هەر هەمووی دووباراکەینەوە کە دووبارەمان کردەوە ئەمجا با بڵێن هەر هەموویمان نووسی بەو شێوازە ئەوە هەموویمان نووسیەوە دێین چوونە ژوورەوە لێدەین کە چوونە ژوورەوەمان لێدا یەکسەر ئێرەمان بۆ ئەکرێتەوە کە ئەلێرە ئەبینین ناوی قوتابێکە و کۆنمرەکانی و ئەو بەشەی کە وەرگیراوە هەر هەمووی بۆمان باسەکات و پێمان ئەڵێ کە لە شوێ وەرگیراوین. بەڵام ئەگەر وەرنەگیراوین ئەڵێ لێرە ئەنووسێ بە تێبینی لە هیچ بەشێک وەرنەگیراوە یان وەرنەگیراو لە هیچ کۆلێژ و پەیمانگەیە. دێن ئەلێرە لەم چوارگۆشە سوورە کلیکەکەین کە کلیکمان کرد سیستمەکانمان بۆ دێتە پێشەوە. بۆ نمونە لە سیستمی زانکۆڵاین پاشۆی سیستمی زانکۆڵاینمان هەڵبژار ئەمجا دێن لێرە وەزارەتی خوێندنی باڵا هەڵەبژێرین بۆ نمونە دێنە شاری هەولێر. لە شاری هەولێر کۆمەڵە زانکۆمان هەیە کە زانکۆی هەولێری پزیشکیە، زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرە، زانکۆی سڵاحەدین، زانکۆی سۆران، زانکۆی کۆیە. لە هەر شوێنێک بمانەوێ بزانین ئایا کۆنمرەکەمان وەرەگیرێ بۆ نمونە زانکۆی سڵاحەدین هەڵەبژێرین دێن لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری ئەبینین کاتێ دێنە سەر ئەم بەشە لە بەشی ئابووری ئەڵێ کۆنمرەی قوتابی 86.146 کەمترین کۆنمرەی وەرگیرا و 8.3 واتە ئەم قوتابیە هیچ کێشەی نییە و لە بەشە وەرەگیرێت. بەو شێوەیە کەمترین کۆنمرەی وەرگیرا و مانزانی. دێن ئەم بەشانەیەک بێ لە ژمێر یاری کەمترین کۆنمرەی وەرگیرا 76.3 لە زانستی دارایی و بانک 69.614 باشە. ئێستا دێنە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لێرە لەسەر هەر بەشێک ڕائەوەستین کۆنمرەکەمان پێ ئەڵێت. دێین زانستی گشتی، زمانی ئینگلیزی، زمانی عەرەبی یان هەر بابەتێکی تر زان ئایا لە کۆلێژی ئەندازیاری ببینن. لێرە لە کۆلێژی ئەندازیاری ئەڵەیە کۆنمرەت گونجاو نیە لەگەڵ کەمترین کۆنمرەی وەرگیراو بۆ چکە قوتابێکە کۆنمرەکەی 85.146 بێ ئەم کاتە بەهۆی کریدیتەوە دەرەجەکەی دائەبەزێ بەڵام کەمترین کۆنمرەی وەرگیراو لەو بەشە 90.233 بە هەمان شێوە بۆ ئەوانەی خوارەوە. ئەگەر بینە کۆلێژی زانست ئەبینین زانست و تەندروستی ژینگە هەروەها زانستەکانی زەوی و نەوت ئاکتیڤێ بێ بۆی. کۆنمرەی قوتابی لێرە بۆتە 83 و کەمترین کۆنمرەی وەرگیراویش 83.121. ئەلبەتە ئەم بەڕێزە لەبەرەوەی لە سلێمانی خوێندنی تەواو کردووە کۆنمرەکان بۆ ئەو بەرزە لەبەرەوەیە بە هەڵە تێمەگەن ئەو بۆ شاری هەولێرە هەر لەبەر خاترەوە چین لە شاری سلێمانی بەشەکانی بۆ ئەەکەینەوە بۆی لەوێ کە کۆنمرەی خۆی حیسابەکات. بە هەمان شێوێ بابزین لە کۆلێژی زانست بۆ ئەو چیەکاتەوە جیولۆجی، فیزیا، ماتماتیک ئەتوانێت پێشکەش بکات بەڵام بایۆلۆجی ناتوانێت. بۆ بایۆلۆجی 94.167 وەرگرتووە کۆنمرەی قوتابی 84.446 وەرگرتووە. بابین لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی
بەشەکان ببینین لە بۆ نمونە کۆلێژی ئینفۆرماتیک ئەبینین تەکنەلۆژیای داتابیس تۆڕەکانی کۆمپیوتەری بۆ ئەبێتەوە بەڵام IT بۆ نابێتەوە چونکە 90 وەرگرتووە کۆنمرەی ئەو 85. ئەگە بێنە کۆلێژی تەکنیکی کارگێڕی سلێمانی، کۆلێژ تەکنیکی ژمێریاری، تەکنیکی کارگێڕی، تەکنیکی میدیا، پەیوەندی گەشتەکان و بازاڕگەری هەمووی بۆ ئەبێتەوە. بابین ئەلێرە پەیمانگەی تەکنیکی سلێمانی هەڵبژێرین. بەشەکانی پەرستاری ددان، پەرستاری هەروەها سەرکردن، شیکاری نەخۆشیەکان، ئەوانە هیچی لە شاری سلێمانی بۆی ناکرێتەوە لەبەر ئەوەی کۆنمرەکەی گونجاو نیە لەگەڵیان. یعنی بەو شێوازە ئێمە دێین وەکو وتمان ئەوە ئەگەر سیستمی زانکۆڵاین بوو لێرە ئەگەڕێینەوە دووبارە دێنەوە کۆتایی بۆی جارێ دیکە زیاتر شارەزا بن ئەوەی خۆشەویست لە ئەم شوێنە دووبارە کلیکەکەینەوە سیستمی پارالێل هەڵەبژێرین، پاشان وەزارەتی خوێنی باڵا بۆ نمونە شاری هەولێر هەڵەبژێرین، دینە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. لێرە هیچ بەشێک بۆ ئەم بەڕێزە ئەبین ئەم بەشانەی بۆ کرێتەوە، پشکنینی چاو، یاریدەدەری پزیشکی ددان، بەشەکان بزانن 85 هەیە لە پشکنینی ببورن لە پەرستاری 87 کەمترین کۆنمرەیە بۆ ئەو کە بە پارالێل وەربگیرێت. پشکنینی چاو 85 هەیە قوتابێکە بەڵام کەمترین کۆنمرەی وەرگیرا و 82. لێرەیە دیارە بەرز و نزمی حساب نەکردو لەبەی پارالێلە، لە پارالێلیش ئەو شتانە لە هەندێک کۆلێژ حساب بکرێت لە هەندێک شوێن حساب ناکرێت. کۆلێژی تەکنیکی شەقڵاوە ئەبینین شیکاری نەخۆشیەکان وەکو کۆلێژ بۆی ناکرێتەوە، هەروەها ئەتوانێت لە پەرستاری با بڵێن شەقڵاوە داوامی خۆی بکە هیچ کێشەیەکی نابێت. ئەگەر بێت ئێمە واز لەوە بێنین بین سەیری سیستمی ئێواران بکەین، ئەمجا دێنەوە سەر سیستمی ئێواران. لە سیستمی ئێوارانیش بە هەمان شێوە هەر شارێکمان بێت بە ئەمجارە بچینە دهۆکی دەلال لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک با بزانین پەیمانگەی تەکنیکی دهۆک هەڵبژێرین، ئەبینین تەنها دەرمانسازی بۆ نابێتەوە، ئەو بەشەکانی دیکە هەر هەمووی ئەتوانێت پێشکەش بکات. کەواتە ئێمە بەچی ئەزانین بەشەکە شمولمانەکە ئەو سەحەشینە ئەبینین کە لێرانەیە هەیە لە ئاستی بەشەکەیە و پاشوتریش کە چوینە سەر ناوی بەشەکە ببینن کە ئەچینە سەر ناوی بەشەکە لا کێشەیەکی سوورمانەداتێ، کۆنمرەی قوتابی و کەمترین کۆنمری وەرگیراوی بەشەکەمانەداتێ. بەو شێوازە ئێمە ئەتوانین هەر بەشێکمان بۆ کرایەوە لە زانکۆڵاین، لە پارالێل، لە ئێواران لە لای خۆمان لەسەر وەرەقەیەک بینوسینەوە، پاشان مناقەشەی خۆمان بکەین بزانین ئایا باشترین قسم ئێمە کە ئەمانە هەڵی بژێرین چییە، پاشان کە هەڵمان بژارد و خۆمان یەکلایی کردەوە لە ڕۆژی با بڵێن یەکشەم ئینشاءالله یان دووشەم کە ئەمانە بچین سەردانی تۆماری بەشەکە بکەین بۆ پێشکەشکردن. ئەو کاتە ئێمە ئەزانین داوای چ بەشێکەکەین، ئەگەر بەشێک بوو خۆمان یەکلایی کردوتەوە، ئەگەر سێ بەش بوو خۆمان یەکلایی کردوتەوە، واتە تۆ ئەبێ لە ماڵەوە هەموو بەشەکان ببینی و ڕێزبەندەکانت دیاری بکەیت، پاشان کە چیتە ئەوێ ئەگەر داوای چەند بەشیان لێت کرد ڕێزبەندی خۆت حازرە و ئەتوانی ئەوەندە بەشیان بدەیتێ بە هیوای ئەوەی توانی بێتمان سوودتان پێ بگەێنین سەرکەوتوو بن ئینشاءالله. پاشان ئێمە دەرچوون لێدەین دێنەوە سەر واجهەی لاپتۆپەکەمان و هیوای سەرکەوتن بۆ ئێوە خوازین ئینشاءالله هەمووتان ناوتان دێتەوە سەرکەوتووە بن. ئەو بەشانێک کە ناوتان لێ دێتەوە ئەتوانن تایە سەرکەوتن بەدەست بێنن بەرەو نمرەی بەرزتر و کۆلێژ تەواوکردن ئینشاءالله، و ئەوانەی کۆلێژ تەواوکەن بەرەو ماستەر و دکتۆرە بە هیوای ئەوەی هەمووتان سەرکەوتوو بن و پێتان ئەڵێین لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەشمان وەکو کەناڵی ئاسۆی زانکۆ لە یاد مەکەن بۆ ئەوەی ئێوە و هاوڕێیان و دۆستانتان زۆرترین سوودی لێ ببینن، هاوڕێیانتان ئاگادارکەنەوە لە کەناڵەکەمان بە تایبەتی ئەوانەی کە پۆلی 12 ئامادەین ئەم ساڵ بۆ ئەوەی پێشەوە بگەنە ئیمتیحانات قسمەکان بەشەکان هەموو شوێنەکان بناسێنن بۆ ئەوەی شارەزایان لەبارەی هەمویانەوە هەبێت بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان هەر بژین.